دەسەڵاتدارانی هەرێم بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان بەردەوام بۆ هەیە ئینادی و غڕورەوە کورد و کوردستانیانیان کردوتە قۆچی قوربانی و شکست لە دوای شکست بە هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی دەچێژن. لە ڕابردوودا دیارترین ئەو ڕووداوانی کە پارتی لە ڕێگەی نوێنەرەکانیەوە لە حکوومەت و سەرۆکایەتی هەرێم جێبەجێ کردووە ئابووری سەربەخۆ و ئەنجامدانی ڕیفراندۆم بووە کە ئەنجامی ئەم سەرکێشیانە لە دەستدانی لە سەدا پەنجاوێکی خاکی کوردستان و دەساڵ برسێتی و قەیران و بێموچەی بوو بۆ خەڵکی کوردستان. هۆکاری ئەم شکستانەی حیزب باڵادەستەکەی هەرێم تەنها بۆ نەشارەزایی و کوردبینی ناگەڕێتەوە بەڵکو هەستی خاوەنداریەتی و بە بچووک سیرکردنی تەواوی ئەو کەسولایەنانەی لە بەرەی خۆیان نین. هۆکاری سەرەکی دروستبوونی ئەو مامەڵە ناجۆر و بێمۆڕاڵەیە. پارتی وەگەندازیاری کێشەکانی هەرێمی کوردستان هیچ کات خۆی لە بەرەنجامی کارەکانی تێناگەیەنێت و ئەوەی باجی کارەکانی دەدات تەنها هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمە. لە نوێترین پێشهاتدا وتێبێژی حکوومەتی مابەسەرچووی هەرێم وەک ئەوەی نەبایدی بێت نەبۆران بەناڕاستەوخۆ دەڵێت ئامادەنین دەست لە پرۆژەی هەژماری من هەڵبگرین و ئەگەر موچە بەو شێوەی ئێمە دەمانەوێت لە بەغداوە نەنێردرێت ئەوە دابەشی ناکەین. حکوومەتی هەرێمی کوردستان پاشەکشێر ناکات لە بابەتی هەژماری من کێ دێت ئەوێت لە ڕێگەی هەژماری منەوە موچە بداتە فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەموو وردەکاریەکی تایە وردەکاری فەرمانبەر موچە خۆرەخرێتە سەر ئەم کارتە بانکیەوە ئایا پێشمەرگەیە ئایا مامۆستای ئایا هەر کەسێکی دیکەیە هەموو زانیاریەکانی لەناو کارتی هەژماری مندا ئەبێت. بۆ ئێمە پاشەکشێر ناکەین لە مەسەلەی هەژماری من و ئابووری هەرێمی کوردستان دوای تەواوبوونی هەژماری من نەچێتە قۆناغێکی دیکەوە. هەرێمی کوردستان نەلاوازە. وتەکانی وتەبێژەکەی حکوومەتی مابەسەرچوو ئەوەی لێ دەخوێنرێتەوە کە حکوومەتی هەرێم بیەوێت بڕیارەکەی دادگای فیدراڵی سەبارەت بە موچە و هەڵبژاردن ڕەت بکاتەوە لە ئەگەری هەر هەنگاوێکی هاوشێوە ئەوە مەترسی جدی لەسەر قەوارەی هەرێمی کوردستان دروست دەبێت. پارتی تەنها بۆ سەرخستنی قسەی خۆی ئامادەیە تەواوی ئەزمونەکە بخاتە ژێر مەترسیەوە. ئامانجی لەم کارەی بۆ هێشتنەوەی ئەو وێنە گەورەیە کە وەک وەهم بۆ خۆی دروستی کردووە. بێئاگالەوەی ئێستا نەپارتی پارتیەکەی جارانە و نەقورسایی و پێگەی سیاسی هەرێمیش لەو ئاستی پێشوویدایە. بەڵام پارتی وەک چۆن لە ئابووری سەربەخۆ و ڕیفراندۆمدا شکستی هێنا و تەنها هاوڵاتیانی هەرێم باجەکەیاندا ئەمجارش دەیەوێت با پرۆژەی هەژماری من و لوودبەرزی لا بەرامبەر عێراق فەرمانبەران و هاوڵاتیان ڕاپێکی تونێلێکی تاریک بکات. ئەگەر سەرکێشیەکەش سەری نەگرت ئەوە وەک هەمیشە بیانی و حازر بۆ شاردنەوەی شکست دەدۆزێتەوە.